ڕزان سەبارەت بە پرسی سەردانی حاجیان بۆ ماڵی خوا گفتوگۆ لەگەڵ بەڕێز نەبەس ئیسماعیل گوتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دەکەین کە لە ستودیۆی ناون لەگەڵمان میوانە کاک نەبەس بەخێربێت. پرۆسەی ئەم ساڵ بۆ حاجیان کە سەردانی ماڵی خوا دەکەن چۆن بەڕێوە دەچێت، چۆن بەڕێوە چوو؟ بەنای خودای بەخشندەی میهرەبان پرۆسەکە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بەڕێوە دەچێت. ئەگەرچی بەهۆی کۆرۆناوە 2 ساڵە حەج بۆ جیهان وەستاوە، ئەم ساڵ سوپاس بخوای گەورە حەج پرۆسی حەج دەستی پێکردەوە، بەڵام بە ڕێژەی کەمتر لە جاران ڕێژەی 144 بۆ هەموو جیهان ڕێژەکە کەم کرایەوە بە شێوەیەکی گشتی. بۆ حاجیانی عراق 40,000 حاجیمان هەبوو بە هەرێمی کوردستانیشەوە، ئەم بۆ حاجیانی عراق ڕێژەکە دابەزی بۆ 15,128 کەس، لەو ڕێژەیە 2,120 حاجی بەر هەرێمی کوردستان دەکەوێت. سوپاس بخوای گەورە پرۆسەکە تاوەکو ئێستا زۆر بەڕێکوپێکی زۆر بەسەرکەوتوی بەڕێوە چووە و لێژنە ئیدارەکانمان لە شاری مەدینەی پیرۆز لە شاری مەکەی پیرۆز بە شێوەیەکی زۆر باش پێشوازی لە حاجیانی ئێمە دەکەن. حاجیان گەیشتون ئەمڕۆ یەکەم کاروانی حاجیان ئەمڕۆ بە بەشداری بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی حاجیانی هەرێمی کوردستان لە ڕێو ڕسمێکی زۆر شایستەدا بەڕێکران و وتارێکی جەناب وەزیر وتارێکی پێشکەشکردن لەوەی کەوە هەموو هەوڵێک دراوە بۆ ئەوی لێژنەکانی ئێمە لە شاری مەکە و مەدینەی پیرۆز بە جوانترین شێوە خزمەتی حاجی بکەن لە ڕووی دابینکردنی سەحەتێکی باش، هاتوچۆی باش، شوێنی حەوانەی باش، خواردن و خواردنەوەی زۆر باش و زائیدەن هاتوچۆ. ئەو کوڕیانەی کە لە ڕابردوودا هەبوون، ینی ئێستا لەم وەجبەی ئەم جارەدا دووبارە نابنەوە. دەمێ بە جەنابەت ڕابگەینم کارکردنی ئێمە لە پرۆسەی حەز لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی مەبنایە بە هێڵە گشتەکانی کابینی نەوەمی حکوومەت هەرێمی کوردستان کە هاوڵاتی سنتراڵە، واتە هاوڵاتی دەبێت خزمەت بکرێت. لەسەر ئەو مەبنایە بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی پێش نزیکەی 25 ڕۆژ لێژنێکی تایبەتمەندی پێکێنا بە سەرۆکاتی بەڕێز بریکاری وەزیر وەروەها بەڕێوەبەری گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان سەردانی وڵاتی عەرەبستانی سعودیان کرد شوێنێکی شایستە بە حاجیانی هەرێمی کوردستان لەوێ دابین کرا لە شوێنی مانەوەی حاجیان هۆتێلی تایبەت و زائیدەن هەم لە مەدینە هەم لە مەکەش. لە مەدینە پرۆسەکە عایدی حکوومەتی عراقە. باشە حکوومەتی عراق بۆ ماوەی 5 شەو خزمەتی حاجیانی ئێمە دەکات، بەڵام بەرامبەر کولفەیەکی زۆر بە وردیشی دەکەمەوە ئێستاکە ئەو کولفێ لە شاری مەدینە بەرامبەر بە 5 شەوی حاجیانی ئێمە وەردەگیرێ لە هەرێمی کوردستان چەندە، بەڵام دەمێت باسی ئەو بکەم کەوا لێژنەکانی ئێمە زۆر بەسەرکەوتوانە، زۆر بە شێوەیەکی باش توانیان بینای شایستە، خواردنی شایستە و تەندروستی شایستە بۆ حاجیانی ئێمە دابین بکەن و لێژنەکانمان گەڕانەوە. لێژنی ئیداری ترمان چوون لە ئێستادا لە شاری مەدینەی پیرۆز. ئەمە بە چەند وەجبە هەموو حاجیان دەگەێنرێنە ئەوێ؟ لە ئەمڕۆ دەستمان بە گواستنەوەی حاجیانی هەرێمی کوردستان کرد لە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی. ئەمڕۆ 2 گەشتمان هەبووە، گەشتی سلێمانی و هەولێر، وەستمێنی گەشتی حاجیانی سۆرانمان هەیە و دووەکمان هەیە دوو بۆرە و 2 بەیانی گەشتی حاجیانی ئیداری سۆرانمان هەیە و لە شاری سلێمانی بەردەوامی دەبێت تاوەکو ڕۆژی 22 مانگ کۆتاکاروانی حاجیانان بەپێ ئەو خشتەیەکەوە خطوتی زەوی عراقی بە ئێمەی گەیاندووە بۆی حاجیانی ئێمە سەفەری تێدا بکەن. زۆر باشە. بڕی ئەو بڕی کە ئەمساڵ لە حاجیان وەردەگیرێت جیاوازە لەگەڵ ڕابردوو چەندە؟ بەڵێ دەمێ ئەگەر کات هەبی بە 3 دقە بە 2 دقە بتوانم بە وردی باسی بابەتت بۆ بکەم. حاجی ئێمە لە هەرێمی کوردستان ئەمساڵ 4,700 دلار لە بەرامبەر پرۆسی حەجدا وەردەگیرێت. لە عێراقدا بڕی 4,200 دلار. جیاوازەکەی چییە؟ جیاوازەکەی ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان لە ماوەی مانەوەی حاجیان لە شاری مەدینەی پیرۆز بۆ 5 ڕۆژ بڕی 4,300 دلار کە بە زمانی خۆمان دەکاتە 34 وەرقی ئەمریکی ڕاستەوخۆ بۆ دەستەی باڵای حەجی عراقی دەچێت. واتە لەو 47 وەرقەیە ڕاستەوخۆ 34 وەرقە بۆ دەستەی باڵای حەجی عراقی و هەروە متەوەفینی سعودی دەچێت. ئەم پارەی کەم دەبێتەوە. ئەوەی کەوا لە دەسەڵاتی ئێمەدایە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بڕی باقی 47 وەرقەی کە دەکاتە نزیکی 13 وەرقە. لەو 13 وەرقەیە 13 وەرقەیە ئێمە ئیدارەی حاجی دەدەین لە شاری مەکەی پیرۆز بۆ ماوەی 30 ڕۆژ لە دابینکردنی شوێنی حەوانەوە، لە دابینکردنی 3 ژەم خواردن کە لە عێراقدا 2 ژەم خواردنە و لە دابینکردنی باشترین زۆری سەحا لە وڵاتی عەرەبستانی سعودیە. ساڵان لێرە دەرمان دەڕۆیش بۆ وڵاتی عەرەبستان چارەسەری حاجی پێ دەکرا، بەڵام ئێمە ئەم ساڵ چیمان کرد؟ گرێبەسمان لەگەڵ باشترین کۆمپانیەکانی عەرەبستانی سعودیا کرد بۆ ئەوەی بتوانین صحیح هاوڵاتیانی خۆمان حاجیانی خۆمان بپارێزین لە دابینکردنی دا و دەرمانی باش. بێگومان هەم ئەوانە ئەو خزمەتانە بێ بەرامبەر پێشکەش حاجی دەکرێت و زائیدەن پاسی هاتوچۆش. و لەگەڵ ئەوەشدا حکوومەتی عراقی ساڵانە لە نەفەقاتی حاکمەی خۆی پشتیوانی بۆ حەجی عراق دەردەبڕێت. لە کاتێکدا ئەمە لە هەرێمی کوردستاندا بڕیوێتی و نانێدرێت. ئەمە زەختێکی تری دروست کردووە بۆ ئەوەی ئێمە کەمێک پارەکە زیاتر بکەین بۆ ئەوەی باشتر خزمەتی هاوڵاتی بکەین. لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی پشتیوانی دارایی پێشکەش دەکات بۆ ئەوەی حاجیانی ئێمە لە هیچ شتێکیان کەم نەبێت و لە هیچ نەخستانەیەکیان کەم نەبێت و پرۆسەکە زۆر بە شێوەیەکی زۆر باش و زۆر بە منەظەمی بەڕێوە ببات.
زۆر باشە هەندێک کەسە بۆ گرفتیان بۆ دروست بووە لە مامەڵەیکردنەی کە پارەکە دەدەن سی وەرەقە وەرەقەیان داوە لەگەڵ هەندێک کۆمپانیا با بڵێن لە بەغدا بوونا یان ئیتر کێشەیان بۆ دروست بوو ئەم کۆمپانیانی دیکە مەسەرەن تا چەند جێمتمانە بوونە کە ئێمە پێشتر ڕۆژ بەیانێکمان بڵاو کردەوە لەسەر ئەو بابەتێکەوە جەنابەت باسی دەکەین پرۆسەی حەج لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی سەرپەرشتی دەکات واتە بە شێوەیەکی فەرمی لە هەرێمی کوردستان لە ڕێگای ئەو کۆمپانیانێکەوە لە لای ئێمە مۆڵەت پێدراون بەپێی ڕێنماییەکان بەپێی ڕێنمای یاسایەکان سەرپەرشتی پرۆسەی حەج دەکرێت هەر پرۆسەیەکی تر لەژێر هەر ناوێکدا لەژێر هەر جۆرێکدا لەژێر هەر بابەتێکدا بەڕێوە بچێت وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لێی بەرپرسیار نییە ئەنجا ئەوەی پێی دەگوتری حەجی تایبەت ئەوەی پێی دەگوتری حەجی بازرگانی ئەوەی پێ دەگوتری حەز لە ڕێگای بەغدا حەز لە ڕێگای کەرکوک یان هاوڵاتیەک لێرە و لێ پارە کۆ دەکاتەوە بە ناوی حەج و پارە لە خەڵک وەردەگرێت تکا لە هاوڵاتیان دەکەین داوا لە هاوڵاتیان دەکەین پارەکانی خۆتان بە هەدەر مەدەن هەر پرۆسەیەک لە هەرێمی کوردستان سەبارەت بە حەج و بەڕێوەچوونی پرۆسەکە و بەڕێوەبردنی ئیداری پرۆسەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقافەوە دەبێت سەریان دەپارێزرێ ماڵیان دەپارێزرێ هەموو ژیانیان سەلامەت دەبێت تاوەکو دەچن و تاوەکو دەگەڕێنەوە لەوەکوتر ئەوەی کەوا لێرە و لێ هەندێک جار ڤیزەوە دەگرێن لە بەغداوە دەگرێن بە شێوەک لە شێوەکان هەموو ئەوانە لە سعودیا لە شوێنی حەوانەوەیان نییە خواردنیان نییە یعنی بڕواکە ئەمن حازیم دیوە لەسەر جاد دەماوەتەوە هیچ شوێنێکی نێ بۆ بچێت واتە ئەو پرۆسێکی زۆر ئالۆزە ئەوەی کەوا هەبێت ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف سەرپەرشتی دەکەین بە شێوەیەکی ئەوەی کە ئێستا ئێوە سەرپەرشتی دەکەن بە هیچ شێوەیەک هیچ حاجیەک بێ شوێن نابێت لەوێ شوێنی خۆی هەیە نەک بێ شوێن زۆر باشی خۆشی هەیە نەک بە شوێنێ لەسەر ئێمە ئەرکەوەکو وەزارەتی ئەوقاف خزمەتی هاوڵاتی بکەین نەک بێ شوێن نابێ ئێمە شوێنی باشی بۆ دابین دەکەین خواردنی باشی بۆ دابین دەکەین هاتوچۆی باشی بۆ دابین دەکەین سەحە و تەندروستی باشی بۆ دابین دەکەین سەر و ماڵی دەپارێزین لە چوون و لە گەڕانەوە و لە هاتنی واتە ئەو هاوڵاتیە مەگەر قەدەری خوا بێ یعنی کۆچی دوای بکە ئەوە دەسەڵاتی ئێمە نییە بەڵام ئەو هاوڵاتیە لە ئەستۆنامەی ئێمە لە زمەی ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە ژیانی بپارێزین و خزمەتی بکەین و ئەو خزمەتەش جەنابی وەزیر زۆر دەخت دەکاتەوە لەو لێژانێکەوە لە شاری مدینەی پیرۆز لە شاری مەکەی پیرۆز پێشوازی لە حاجیان دەکەن ئەمە پرۆسەیەکە دەست پێ دەکرێت و پشتوانی خوای گەورە ئینشاءالله بەرەو وردەوە دەبەرەو مناسکی حەج دەچین و پرۆسەکە لەوێ ئیجراعاتە ئیدارەکانی لە مینا لە مزدەلیفە و هەروەها لە مانەوە لە عەرەفە هەموو شوێنی زۆر شایستە و ڕێکوپێک بۆ حاجیانی ئێمە دابین کراوە زۆر باشە دواپرس ینی ئینشاءالله هەمویان هەر بە سەلامەتی دەچن و دێنەوە هیچ شتێک ڕوو نادات بەڵام ساڵانە لە حەج ینی ژمارەیەکی زۆر لە حاجیان وەفات دەکەن ژیان لەدەست دەدەن ینی ئەگەر خوا نەخواستە حاڵەتێکی ئەوە هەبوو لە هەرێمی کوردستان ڕێو شوێنەکە چۆنیە یان ئەوەیە کە حکوومەتی سعودیە ئەو خۆی داوا دەکات کە لەوێ بنێژرێت یاخود دەنێردرێتەوە هیچ پێشبینیەک بۆ ئەوە کراوە هیچ ئامادەکاریەک بۆ ئەمە کراوە گەر خوا نەخواستە حاڵەتێکی ئەوە ڕوودات ئێمە دەخوازین یعنی دوعا دەکەین دەپاڕێن لە خوای گەورە کە هەر حاجێک لە هەرێمی کوردستان ئەمڕۆ و تاوکو 22 مانگ سەفەر دەکات بە پشتیوانی خوای گەورە ئینشاءالله تەمەن باقی بێت حەجێکی زۆر ڕێکوپێک دەکەن ئینشاءالله خوای گەورە لیان قبول دەکات دوعا بۆ کوردستان بکەن دوعا بۆ وڵاتەکەمان بکەن دوعا بۆ سەربەخۆی پاراستنی ئەمن و ئەمانی ئەو وڵاتە جوانە و حکوومەتە بکەن بۆی بتوانی ئیستیمرارەت بدەن و خزمەتی زیاتری هاوڵاتی بکەن بەڵام ئەگەر ئەو حاڵەتە دروست بوو ئێمە لێژنێکی تایبەتمان لە شاری مەکەی پیرۆز هەیە لێژنی ئیداریمان هەڵدەستن بە ئەنجامدانی مەراسیمی شوشتنی و نوێشکردن لە حرەمی پیرۆز لە ئەسنای واجباتدا لە حرەمی پیرۆز نوێژی سەر دەکرێت و لە شاری مەکەی پیرۆزیش بە خاک دەست پێ دەرێت ئەو حاجیانەش عنی بەشێکی هەر زۆریان تەمەنای ئەوە دەکەن دەتوانن بڵێم هەمویان تەمەنای ئەوە دەکەن ئەگەر مردن بە هیچ شێوەیەک جنازەکەیان نێتەوە وڵاتی خۆیان بەڵکو لێ بنێشن و گۆڕستانیش تایبەتش لەوێ هەیە بە ناشتنی حاجیان بە شێوەیەکی گشتی وە ساڵانەش ژمارەیەکی زۆر دەتوانم بڵێم بە هەزاران حاجی ساڵانە وفات دەکەن ئینشاءالله ئەو ساڵ هیچ حاجیەکی هەرێمی کوردستان وفات ناکاو و سەلامەت دێنەوە کە سوکاری خۆیان دەستی ئێوەش خۆش بێت زۆر سپاس بۆ جەنابتان عەزیزی بەڕێز نەبەز ئیسماعیل گوتەبێژی وەزارەتی ئەوقافی کاروباری ئاینی زۆر سپاس بۆ جەنابەت ماندوومان کردیت.